مین لە نێوان تێکست و تەختەی شانۆدا هەمیشە چیرۆکێک هەیە کە پێویستە بگەڕێتەوە میوانی ئەم بەشەی بەرنامەکەمان کەسایەتیەکە شانۆکارێکە نووسەرێکە هونەرمەندێکە کە ئاکرێت بڵین شانۆ لای ئەو تەنیا هونەر نییە بەڵکو پرۆژێکی هزریە ئەو تەنیا کاری شانۆیی ناکات بەڵکو ئاکرێت بڵین شانۆ کاتە سەرچاوەیەک بۆ بیرکردنەوە و نوێترین کاریشی بڵاوکردنەوەی دوو کتێبە تایبەت بە شانۆ کە کتێبێکیان شانۆ و ڕخنەی شانۆییە و کتێبێکی دیکەشیان وشەکان و جیاوازی وێستێک لە بەردەم تیۆر و ڕێبازە ڕخنەیەکاندا ئەوی شانۆکار و نووسەر ڕزگار هەمەڕەشیدا کە لە ئێستادا بە خۆشحاڵیەوە لە ستۆدیۆی کورسات مەگەزین نامان میوانە مامۆستاجان سڵاوت لێبێ و زۆر بەخێر. زۆر سپاس بۆ ئێوە. سپاس بۆ تۆ سپاس بۆ کاتی بەێمەت بەخشی. سەرەتا ئەمەوێ بپرسم لەسەر ئەو کارە لەسەر ئەو مەراسیمەی کە خەڵاتی شانۆنامەی کوردی بۆ ساڵی 2026 خەڵاتی داناڕەوە قسەی بەڕێستان چێ لەوبارەیەوە. زۆر جێ خۆشحاڵیە کە دەست براوە بۆ ئەوی کە شتێکی ببنەوەی خەڵاتی نووسینی دەقی شانەوەیەوە. دەستخۆشی لە کاکدانا و لەو هاوڕێناکەم کە لەگەڵ یا بەشدارن لەو پرۆژەیە بە دڵنیایی ئەمە گوژمێکەیات بە بزاوتی نووسینی دەقیشانەوەی بە تایبەتی بۆ گەنجان کە گرنگی بن بەو بوارە و بتوانن خوانی بۆ تەرخانکەن دەستخۆشیان لە یەکەم بەڕاستی. دەستخۆشی بۆ تۆش مامۆستاجان. بینە سەر کتێبەکان با سەرەتا لە کتێبێکیان دەست پێ بکەین و وشەکان و جیاوازی وێستێک لە بەردەم تیۆر و ڕێبازە ڕخنەیەکاندا ناوەڕۆکی ئەم کتێبە چییە بۆ ئەم کتێبە و بۆ ئەم ناونیشانە؟ ئەم کتێبە تایبەتە بە تیۆرەکانی ڕەخنە. ڕاستیەکەی من ساڵانێکی زۆر لەمەوبەر سەرقاڵیەوە بووم کە هەندێک دیدی خۆم دەربارەی ڕەخنە و دەربارەی تیۆرەکانی ڕەخنەوەوانە بنووسم، بەڵامیتر بڕیارم ما کە ماوەیەکی باش خۆمی بۆ تەرخانکەم سەرچاوی زۆرتر لەبارەیەوە کۆ بکەمەوە و ڕێسێرچی زیاتری بۆ بکەم بۆی کە کتێبێک بێت کە وەک سەرچاوە بتوانرێت سوودی لێ ببینرێ بە تایبەتی چکە بەداخەوە لە کتێبخانەی کوردیا کتێبمان لەباری تیۆرەکانی ڕەخنە و خودی ڕەخنەوە زۆر کەمە ئەتوان بڵم دەگمانە. بۆیە پێم خۆش بوو کە بە وردی ئیشی تیا بکەم. ئەم کتێبە دوو بەشی سەرێکیە. بەشێکیان تایبەتە بە ناساندنی تیۆری قوتابخانەکانی ڕەخنە و تیۆرەکانی ڕەخنە لە مێژووە پێ هاتوین لە پێشزاینەوە تا ڕێنسانس و تا قوتابخانی فرانکفۆرت و بەگشتی هەوڵماوە کە زۆربەی ئەوانەی کە گرنگن لە بواری تیۆرەکانی ڕەخنە ئەو قوتابخانەنکە هەم وەک قوتابخانە ڕەخنەیەکان هەمووەک ئەو ڕێبازە ڕەخنەیانی تایبەتن بە کاری هونەریەوە چۆن سەریان هەڵا ئامانجیان چی بووەوە بۆچی بۆ ئاڕاستەیە ئیشەکەن جیاوازەکانیان چییە هەوڵماوە لە بەشێکە زۆرتر باسی ئەوە بکەم لە بەشێکی تریشە زۆرتر ئەزمون و بیرکردنەوە و تێڕامانەکانی خۆم لەو بوارەیە کە ساڵانێکیشم تیا کردبوو هەوڵما بیان نووسمەوە بە تایبەتی لەو پەیوەندەیە کە من وەکو شانۆکارێک زۆرتر هەوڵماوە باز لە ڕەخنەی هونەری بکەم چۆن بێت و گرنگە چی بێت ئاستەنگەکانی چین زیاتر کتێبەکە ئەو دوو بەشێ و هیوادارم جێ خۆی ئەگەر بڵین ئەمە هەوڵێکە بۆ ئەوەی کە تیۆریەکان بکەینە کراسێک بۆ بەری شانۆی کوردی. لەو باوەڕیان بەتەنیا بۆ شانۆ ناچکە ئەم کتێبێت تا ڕادێکی زۆر گشتگیرە بۆ هەموو ئەو کەسانەی کە لە بوارەکانی ڕەخنەیە یانێ قاڵ ببنەوە یا هەر زۆر کەس پێی خۆشە کە زانیاری هەبێت دەرباری تیۆرەکان و دەرباری قوتابخانەکان ڕەنگە ئەم سەرچاو کوردیە تا ڕادێک یارمەتی دەربێ و بێگومان ئەمە تەنیا دەواازەیەک بۆی کەسێک بوێت لەو مەجالانەیە قاڵ بێتەوە پێویستی بۆ هەیە سەرچاوی تر پێیاکە هیوادارم نووسەرانی تر لەو بوارەیە هەوڵ بن زۆرتر بۆ هەر بەشێک لەو بەشانە پێویستی بۆ هەیە تەنها کتێبێکی لەسەر بنووسرێ هیوادارم خەڵکانی تریش بێنە ئەو مەیدانەوە و بە هەمومانەوە بتوانین گوتاری ڕەخنەی بە جۆرێک جێکەوتە بکەین کە هەم نووسەرەکان و هەم خوێنەرەکان و هەم بینەرەکانی کارە هونەریەکان لە یەکتری تێبگەن لەم کتێبە بینێ ئەتوان ڕێوەکو سەر چاوە بەکاربهێنرێت. ئەم کتێبە پێم خۆشە کە بە زمانێکی تا ڕادێک گشتی نووسراوە هەموو کەسێک دەتوانێت بیخوێنێتەوە هەرچەندە
تا ڕادێکی زۆر ئەکادیمیە هەوڵێکی ئەکادیمیە بۆ ناساندنی ئەو چەمکانە بەڵام خۆم وەکو خوێنەرێک لە ساڵانێکی پێشووترە لەسەر چاوە عەرەبیەکانەوە زۆر جارەمانویست تێبگەین بزانین ئەم قوتابخانە ڕەخنەیانە چین بۆ دروست بوون پەیوەندیان چیە بە فەلسەفەوە پەیوەندیان چیە بە ژیانی ڕۆژانەوە بۆیە پێم وایە کتێبەکە بۆ هەموو کەسێکە و ئەکرێ وەکو دەواازەیەکیش بۆ خوێندکارەکان بۆ کەسانی کە لە بواری هونەریا کارەکەن بۆ مامۆستاکان ڕەنگە ڕێنوشان دەربێت یا ئاسانکاریەک بێ بۆی نەوەیەک لە خەڵکانی مێشک کراوە و قوڵ لە مەیدانی هونەریە دروست ببێت. دەستۆر مامۆستاجیان کە کتێبەکەی ترمان شانۆ و ڕەخنەی شانۆی مێ باسێکی ئەم کتێبە بکەین بۆ شانۆ و ڕەخنەی شانۆی چی کێشەیەک هەیە لە ناو شانۆیە کە ڕەخنەگرانی شانۆ ڕەنگە پێیان پێ نەبرد بێت. بەڵێ شانۆ و ڕەخنەی شانۆی هەوڵدانێکە بۆ خوێندنەوەی ناونیشانێکی ناوەنجیشی هەیە بە ناوی خوێندنەوەیکی ڕەخنەی بۆ ڕەوتی شانۆ لە باشووری کوردستان هەوڵدانێکە بۆ خوێندنەوەی سەرەتاکانی دروستبوونی شانۆ بە واتە ڕۆژاوایی باسی ڕێچواڵەکان و باسیەوە ناکەن کە لە مێژووی ئێمە چیرۆک پانتایەکی فراوانی لە ناو مێژووی کەلتوری ئێمە داگیر کردووە بە هەموو شێوەکانی و باسیەوە ناکەین بەڵام لەو کاتەوە لە سەرتاکانی یا ناوەڕاستەکانی بیستەکانی سەدەی ڕابردووە کە شانۆ لە لای ئێمە دەست پێەکات هەوڵەماوە باسیەوە بکەم کە هەلومەرجە ناوچەیەکان بارودۆخی ئەم وڵاتانەی دراوسێمان ئەو هەلومەرجانەی کە کوردستانی پیا تێپەڕی لەو کاتانەیە چۆن کاریگەری لەسەر دروستبوونی شانۆ داناوە و دواتریش بەپێ قۆناغەکان بۆ نمە دروستبوونی حیزبی سیاسی کوردی چۆن کاریگەری لەسەر ئەو ڕەوتە شانۆیە داناوە دروستبوونی شەڕەکان کارەساتەکان و شتانێکە ڕوویانناوە چۆن هەموو ئەمانە جگە لە نێوەندە کۆمەڵایەتیەکان ئەمانە چۆن کاریگەریان لەسەر قۆناغەکانی گەشەکردنی شانۆ داناوە لە لای ئێمە و بەشی دووەمیشی پراکتیزەکردنی ئەو تیۆرانەیە کە لە وشەکان و جیاوازیا زۆرتر باسم کردووە بەسەر هەندێک نمایشە. باشە مامۆستا چۆن باز لە قۆناغەکانی ڕەوتی شانۆکەیت لە باشووری کوردستانە قۆناغەکان هەر لە سەرەتای دروستبوونی شانۆ لە باشووری کوردستان هاتاکو ئەم سەردەمە بە چ سەردەمێک ناوەبیت بە تایبەت بۆ شانۆ تەسەورەکەم سەخت بێ بۆ من لە ئێستا پێناسەیەک یا بە شێوەیەک ناساندنێک بۆ ئەم قۆناغە بکەم بەڵام لە کتێبەکە زۆرتر دوو مێژوم لێکتری جا کردوێتەوە مێژووی پێش ڕاپەڕێنینەوە یەک و مێژوی دوای ئەوە دیارە ئەمە بۆ معنای نییە کە مێژوی ئەوە هەمووی یەکشتە و دوای ئەوە هەمووی یەکشتە بە دڵنیایی جیاوازی زۆر هەیە بە چەندین قۆناغا تێپەڕیوە بەڵام شێوازی کارکردنەکان و شێوازی بیرکردنەوەی شانۆکارەکان و پەیوەستبوونی سیاسی و بینەران و ئەمانە هەمووی لەو دوو قۆناغەیە جیاوازیان هەیە بۆیە هەوڵماوە بەو شێوەیە جیان بکەمەوە لە دوای ڕاپەڕینەوە تا ڕادەیەکی زۆر متبوونێک لە نێوەندی شانۆیە دروست بوو بە حکمەوەی کە ئێمە لە بەشێکی زۆری کارەکانمان لە هەشتاکانە شان بەشانی ئەو بەرخوردان و هەڵوێستە نیشتیمانیانەوە بوو کە لە ناو هەموو تاکێکی کووردا بوو شان بەشانی ئەمە هەوڵیە بۆ ئاڕاستەیە بڕە بە بەکارهێنانی چەندین هێما و ڕموز لە کارەکانە بەڵام لە دوای ڕاپەڕینەوە کاتێکی تر بەو شێوە ڕاستەوخۆیە ستەمی ڕژێمی باس کۆتایی پێێت لانی کەم بۆ چەند شارێک لە باشوورە قۆناغێکی متمۆ دروستە بێت بۆی کە ئاخۆ شانۆوە بێت چی بکات بۆیە لەو ساڵانەیە چەند گەنجێک بە شێوازێک هەوڵیانەیە کە بیر بکەنەوە لە تەکنیکی کارکردنەوەوانە دواتر ڕیتر 2000ەکان دەست پێەکە و چەند قۆناغێکی تر کە ڕەنگە لە کتێبەکەیان زۆرتر باسم کردن ئێستا کاتان بۆ ناگرەوە باشە ئێستا بە چ قۆناغێک ناوەهێنیت بە تایبەت بۆ شانۆ بەداخەوە کە پێم وایە ماوەی 2 ساڵە لە سلێمانیا کە لە ناو زۆربەی شارەکانی ئەم ناوچەیە بە شارێکی زۆر چالاک و بە تایبەتی لە بواری شانۆیە وەستانی بەخۆیەوە بینیەوە بەڵام دایم بە گروتینێکی تازەوە هاتوۆتە ناوە من پێم وایە
وەستانی ئەم ڕەنگە 2 ساڵ یا کەمتر یا زیاتر ئەمە چەندین هۆکار هەیە بۆ ئەمە من دڵنیام لە خەیاڵانی زۆربەی شانۆکارانە زیاد لە پرۆژەیەک هەیە بۆ کارکردن بەڵام یەکێک لە بربەستەکانەوەیە کە لە ڕووی داراییەوە هیچ ئامادەکاریەک نییە دارایی کێشەیە یانی مە کێشەی تریشمان هەیە نا دڵنیام چەندی کێشەی تر هەیە بەڵام یەکێک لەو کێشانەوەیە کە تۆ بۆی کە بتوانیت گروپێک بخەیتە ناو هۆڵێکی شانۆی پێویستە بۆ هەیە بە دڵنیایی لانی کەمی پێداویستیەکانی ئەکتەرەکان ستافی پشتی دروستکردنی نمایشەکان لانی کەمی ئەمان نابێ ئامادە بکرێ ئیگنا چۆن ئەتوانن بژین و شانۆش بکەن باش ئێمە بینەرێکی باشمان هەیەەوە ئەوەندەی کە ئێمە لە بەرنمەکەی خۆمان و لە کورسات ئاگادار بین لە ڕووی ڕاگەیاندنەوە کە بینەر زۆر داوای کاری شانۆیی یەکات کەواتە بینەرەکە ئێستا بوونی هەیە بەڵام کارە شانۆیەکە بوونی نییە ئەمە شانۆکاران بەتایبەت لە باشووری کوردستانە ناخاتە بەرپرسیارەتێکی گەورە کە پێویستە کاری زۆر باش و کاری گەورە بکەن بەدڵنیایی تا ڕادێکی زۆر ئەتوانم بڵێم کە ئەو وزەیە بوونی هەیە ینی جگە لەو شانۆکارانی کە لە نەوەی من دوای من نوێتر ئەمانە هەموو پرۆژیان هەیە و خاوەن دیدگان بەڵام بربەستی زۆر هەیە بۆی کە بتوانن پرۆژەکانیان بێنە سەر شانەوە باشە بەڵام لە ئێستا جموجۆڵێک هەیە چەند کارێکی شانۆیی لە ئێستاە خەریکی پرۆڤەکردنن ئەوەندەی ئاگادار بم تەنیا لە شاری سلێمانیا 4 کاری شانۆیی هەیە 4 کار خەریکی پرۆڤن بۆەوەی کە کارەکانیان لە مانگی حوت و دواتری شا بخەنە سەر تەختەی شانۆ و نمایشی بکەن ئەم کارانە چۆن باسەکەیت وەڕێست دڵخۆشم بۆی کە دەستپێکردنەوەیکی تازەیە هیوادارم ئەو وەستانە ئەو 2 ساڵ کەمتر یا زیاترە بە جۆرێک شانۆکارەکانی ئامادە کرد بێ کە قۆناغێکی تازە قۆناغی جیاوازتر بینین و شێوازی تازەتر لە نمایشەکانیانە ببینین و لەو باوەڕێشامە بێوا بێت چکە هەروایە کە تۆ بە ماوەیەکە وەستیت خۆت کۆکەیتەوە بۆی کە هەنگاوێکی جددیتر و تازەتر بنێ هیوادارم کارەکان بۆ ئاڕاستەیە بڕا و قۆناغێکی تازە لە شانۆکەمانە مامۆستا دووکەڵێک لە پشت پەتەکەوە ئەمە ناونیشانی گفتوگویەکی بەڕێستا لەگەڵ کارگەی شانۆ باسێکی ئەم ناونیشانەم بۆ بکەیت ناونیشانێکی زۆر پڕواتایە بۆچی ئەم ناونیشانەت هەڵبژارد بڵێ سپاسی کارگەی شانۆکەم کە ئەو ئێوارەیان دروست کرد پێشنیاریان کرد کە ئێوارێکی وا دروستکەین بەشێکیەوە بۆ بوو کە دەرفەتێک بێ بۆی کە دەربارەی ئەو کارە شانویانەی کە بە زمانی ئینگلیزی لە وڵاتی کەنەدا ئەنجامە ماون هەم هاوڕێکان و هەم خەڵکانی تریژ لە نێوەندەکەیە ئاشنا بین بۆی کە بتوانین کاری یەکتری ببینین دووکەڵێک لە پشتپەتەکەەوە ناونیشانی دوایین کاری شانۆیی من بوو کە لەوێ نمایشمان کرد دەقەکەی لە نووسینی خۆمە ئیتر ئەو برادرانە پێیان خۆش بوو کە شانۆیە دامڕێت بۆ گفتوگۆگەتان بەڵام کاتێک گفتوگۆ کرد کاتێک لەگەڵ هاوڕێکان تا کاتێک لەگەڵ شانۆکاران و عاشقانی شانۆیە لە گفتوگۆیەکی کراوایە دانیشتن و گفتوگۆتان کرد دەربارەی شانۆ بەتایبەت لە باشووری کوردستانە هەستت بەچی کرد هەست بەوە کرد کە دووکەڵێک لە پشتی پێشخستنی شانۆ هەیە لە باشووری کوردستانە لە گفتوگۆکانە زۆر خۆشحاڵ بووم کە زۆربەی ئەوانی کە ئەم ناسین ئەوانی کە لە نێوەندەکەیە چالاکن لێ ئامادە بوون و گفتوگویەکی جدی دروست بوو نەک تەنیا دەربارەی دیارە بەشێکی گفتوگۆکان پرسیار و وەڵام بوو دەربارەی شانۆگەری دووکەڵێک لە پشتپەتەکەەوە بەڵام بەشێکی تریشی گفتوگۆکانی تر چوە سەر باسکردن لە کارە شانۆیەکانی خۆمان لێرە لە ڕابردووە و لە ئێستاە باشە مامۆستاگیان چیت هەیە لەسەر شانۆ بەگشتی زۆر کارە شانۆیەکان بەگشتی زۆر شت هەیە بێگومان بۆ هەر نمایشێک قسەی تایبەتیە کرێ ئەوەی کە گرنگە بەلامەوە تۆ باسی بینەرانە کرد بە دڵنیایی ئێستا بینەران نەکرد لێرە لە پێم وایە ئەوەی کە منی بینم لە کەنەداش ڕەنگە لە وڵاتانی تری ژوابێ بینەران ئەگەڕێنەوە بۆ شانۆ لەژێر کاریگەری
بێئومێدبوونیان لە هەموو ئەو شتانەی کە لە دنیای ڕوئەیە ئەوەی کە ئەگوازرێتەوە لە ڕێمیدیاکان و هۆڵیوود و ئەمانەوە جۆرێک لە بێئومێدی دروست بووە بۆیە شانۆ جێگەیەکە بۆ باسکردن لە ڕاستیەکان گەڕامە دوای پرسیارە قوڵەکانە بیرکردنەوەی قوڵتر و وروژاندنی یەکتر بۆیە ئێرەشەکەین بینەران زۆرتر ئێستا بەروشان دەست بەش مامۆستاژیان زۆر خۆشحاڵ بووین سپاس بۆ تۆ سپاس بۆ ئامادەبوونێت سپاس بۆ کاتی کێ بێمت بەخشی سپاس بۆ ئێوە دەست خۆش مامۆستاژیان سپاس بۆ تۆ